وەڵێ بەڕێزان وەک ئێوەش ئاگادارن 2 هەفتەیە سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران دەڤەری سیدەکان لە برادۆست بە بەردەوامی تۆپبارانەکە بە پێشتریش هەرێمی کوردستان لە ناوچەکانی کۆیە و زەرگوێس و پردێ بە موشەکی باڵەستی بە درۆن بە دەیان کەس شەهید و بریندار بوون. ئێرانیش بە حکمی ئەوەی لە بەرەی مەقاوەمەیە یانەوە تا ئەم تۆپبارانە تاقیەکاتەوە چەکەکانی دەڵێ بزانم ئەگەر ئەو ڕۆژەی لە ئیسرائیلماندا بابزانی چەند کەسە کوژێ خۆ ئەگەر کورد بشکوژرێ گرنگ نییە ئەوانە کوردن بکوژرێن یان نا گرنگ نییە. تەماشاکەن زیان لە 14 ڕۆژە ئەو شاخ و چێ و دار دەشتەی داوەتە بەر تۆپ بەبێ ئەوەی بۆ کەس بزانێ بۆچی هۆکارەکەی چییە. بە خەڵقانێکی زۆر گوند چۆڵ بووە دەیان شوێن ڕز و باخ سوتاون و بەڵام تا ئێستا لەخوا بەزیابێ لەو دەڤەرانە هیچ کەسێک شەهید و بریندار نەبوو وەکو وتم لە کۆیە لە پردێ هەروەها لە زرجۆس وەمانە بەداخەوە خەڵکی سڤیل شەهید و بریندار بوون. ئێمە لە ڤیدۆوەڵێکدا زیاتر لەسەر ئەم بابەتە ڕادەوەسین زیاتر ڕوونی دەکەینەوە زیانەکانی تۆپبارانی ئێران دەڤەری برادۆست 12 ڕۆژە سوپای پاسدارانی ئێران ئەم ناوچانە بردومان دەکا بە هەرچی چەکە بەدەستیانەوەیە چۆن چیاکانی بربزین و سەخەر چۆستانەکانی هۆرنە بربزین گەروی سینگا بەردەوام ئەم شوێنانە ئەوە وەکو گوتم 12 ڕۆژ زیاترە. چەند گوند چۆڵ بووە بەهۆی ئەم تۆپبارانەوە خەڵکی لە ژیانی خۆی دەترسێ مەجبورن گوندەکانیان چۆڵ کردووە بن پەرێز دەرهۆڵ بن ڕشکێن بنێ بەرچیغا بێواس ئەمانە هەر هەمووی چۆڵ بووە کەسی لێنەماوە ڕۆشتون بەرەو شارەکان. داخستنی قوتابخانەکان 2 قوتابخانەش داخراوە هەمووی قوتابخانەی سەرەتاییشە یاخود بنەڕەتیە قوتابخانەی گوندی بنڕشکێن و بێواز هەروەها سووتانی دەیان دۆنم زەوی با خەڵکانێکەیە لەوێ یا بۆ حیوانداری یاخود بۆ کشت و کاڵ لەوێن ئەوانە هەموو کشت و کاڵەکانی خۆشیان بەجێهێشتۆ بەهۆی تۆپبارانی ئێرانەوە. لە دەڤەری باڵەکایەتی چۆمان لە گوندی وەردە لەوێش تۆپباران تاکو ئێستا بەردەوامە. لە شارەدەی قەسرێ گوندی مێرگە شارەدەی سمێلان شۆستانەکانی ساردکە و بەردە چۆڵان لەلایەن سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێرانەوە بەردەوام تۆپباران دەکرێت تاکو ئێستاش بەردەوامە. زۆر باشە ئێمە میوانێکشمان لەگەڵدایە لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز ئیحسان چەلەبی بەڕێوەبەری شارەدەی سیدەکان. کاک ئیحسان شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکان. کاک ئیحسان حەزەکەم جەنابیشە تۆ بەڕێوەبەری شارەدەی سیدەکانی ئەمە بۆ بینەرانیش ڕوون کەیتەوە کۆماری ئیسلامی ئێران 12 ڕۆژ زیاتر ئەو ناوچەی ئێوە تۆپبارانەکە ئەرێ بەڕاست سیدەکان لە کوێی ئیسرائیلدایە کەوتۆتە نزیکی تەلەڤیڤ چەند کیلۆمەتر لە تەلەڤیڤەوە دوورە چونکە ئێران ئەڵێ ئێمە لە بەرەی مقاومەین ئەگەر ئەمەمان بۆ ڕوونکەیتەوە سوپاست دەکەین. ئەم کاتتان باش زۆر سوپاس بۆ من دەرفەتە. بێگومان ئەوە ماوەی 12 ڕۆژە لەلایەن تۆپخانەکانی ئێران زۆر بەچڕی سنووری نەحەی سیدەکان تۆپباران ئەکرێت. هەڵکەوتەی سیدەکان وایە بەشێکمان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا جیرانین بەشێکی تریشیان لەگەڵ وڵاتی تورکیادا. بەداخەوە نەکرد ئەم ساڵ ماوەی 4 ساڵە بە شێوەیەکی پچڕیان بە شێوەیەک لەو کاتانەدا ئەم ناوچانە تۆپباران ئەکرێت. ئەوەی کە زەرمەندە تەنها بریتە لە هاوڵاتیانی ئێمە بە هیچ شێوەیەک نەسرومان لەگەڵ ئیسرائیل هەیە و نە جیرانی ئیسلام بەڵکو ئێمە جیرانی کۆماری ئیسلامی ئێرانینەوە هەروە تورکیاین. زۆر باشە کاک ئیحسان بیانوەکانی ئێران دەڵێن ئۆپۆزیسیۆنی کوردی لەوێوە ڕەوشی ئێرانیان تێکداوە بەڵام خۆپیشاندانەکان لە مەشهەدە لە قومە لە تارانە ئەگەر ئۆپۆزیسیۆنی کوردی ئەمەندە بەهێزە دەستی بگاتە ئەوێ بۆ ئەوێ قەسف ناکا بۆ بەو خەڵکە داماوە و ئەو هەژار و گوند نشینە قوڕ بەسەرانەوە نووساوە. بەداخەوە بیانووی ئێران کە ئەم ناوچانە تۆپبارانەکات یاخود بە درۆن لەم ناوچانەدا بیانووی ئەوەیە کە لێدانی بنکە و بارەکانی حزبەکانی ڕۆژهەڵاتە. بەڵام ئەگەر تەماشا بکەن
ئەو گوندانەی کە لە ئێستادا بەر ئەم تۆپبارانەی ئێران کەوتون یاخود ئەم کوێستانانەی کەوا لە ئێستادا بەر ئەم تۆپبارانە کەتون بە هیچ شێوەیەک نەک بنکەوە بارەگاکانی حزبەکانی ڕۆژهەڵات بەڵکو جم و جۆڵیشیان لەم ناوچانەدا نییە. ئەو شوێنانێکەوە تۆپبارانکەن شوێنی ئاوەدانن، خەڵک کار و کەسابەتی ڕۆژانەی خۆی تێداکات، خەڵک کاری مەڕداری تێداکات، کاری کشتتوکاڵی تێداکات. بە هیچ شێوەیەک ئەو شوێنانە کە ئەو باسیەکات شوێنی مەدەنین، شوێنی دانیشتنی هاوڵاتیانن، گونشینانی ئێمن و نەک تەنها ئەو شوێنانەی تۆپباران کرد، بەڵکو ئەو شوێنانە کە تۆپباران کراون لە ئێستادا نقطەکانی خاڵەکانی پێشمەرگە، خاڵەکانی پاسەوانی سنووریشی بڕیوە. ئەگەر بەم شێوێ ئەم تۆپبارانە بەردەوام بێ بەرەو نزیکترین گوندی نەحێسیدەکان تۆپزاوە و هەروەها گوندی ماوەتاوەش دێت. باش کاک ئەحسان، هەتا ئێستا زیانەکان دەتوانین بڵین لە کوا بەزێ بە تا کەسا زیانی جانی نییە، بەڵام بەگشتی ئەگەر پێم بڵێ زیانی مادی لەم تۆپبارانە چەندە؟ بە شێوەیەکی گشتی ئەو زیانە گیانانەی کەوا دروست بوون لە ماوەی 4 ساڵی ڕابردوو بەداخەوە هەر بەهۆی ئەنجامی ئەو تۆپبارانێک کە ئێرانەکە هاوڵاتیەکی ئێمە دانیشتووی سیدەکان شەهید بووە و هەروە 3 هاوڵاتیش بریندار بوون لە ماوەی ساڵی ڕابردوو. بەڵام سوپاس بخوا لەم ساڵ لە ئەنجامی ئەو 12 ڕۆژێکەوە تۆپبارانی ئێران بە چڕی لەم سنووردا هەیە، هیچ هاوڵاتیەک شەهید و بریندارمان نییە، بەڵام زیانی مادی هەیە. خەڵک ڕز و بازخەکانی خۆی بەجێهێشتووە، خەڵکاری مەڕداری بەخێوکردنی هەنگی بەجێهێشتووە، بە سەدان دۆرم لە ڕز و باغی هاوڵاتیان لە ئێستادا ئاگری تێبەر بووە، خەڵک کار و کەسابەتی خۆی بەجێهێشتووە، گوندەکان چۆل بوون، بۆتە هۆی پەککەوتنی کەرتی پەروەردە لەم ناوچەیە و قوتابخانە داخراون. جگە لەو زیانانەی کەەوە ئێستا بەر هاوڵاتیا کەوتن، زیانێکی تریش لە داهاتوودا بەر هاوڵاتیانەکەوێ بەشێک لەو تۆپانێکەوە ئێران هاوێشتی بۆ ئەم سنوورانە نەتەقیون، ئەمەشان لە داهاتوودا کاریگەری خراپ بەسەر هەم ژینگە هەمیشان بەسەر هاوڵاتیانی ئێمە بەجێ دێڵێت. زۆر باشە کاک ئەحسان، ئێوە هەوڵتان نەداوە بۆ خۆ دەزانی ئەوە تێ ئەم تۆپبارانە هەیە بە هەموو نەوعێک کە ئێرانەیکا، نەسەر کۆمار، نەسەر وەزیران، نە پەرلەمان، نە ئەو هەموو کار بەدەستە زلوزە بەلاحەی لە بەغدان کەس نەهاتۆتە دەنگ. ئێوە هەوڵتان نەداوە لە ڕێی سەروی خۆشتانەوە بێ هەوڵ بدەن پەیوەندیان پێ بکەن بڵێن بابە ئەو خەڵکەی لەوێ دەکوژرێ کۆماری ئیسلامی ئێران بۆڕدومانیەکە کوردن و هاوڵاتی عێراقین و موسڵمانیشن؟ بەڵێ بێگومان ئەوەی لای ئێمە ڕۆژانە هەم لە ڕێگەی ئیدارەوە هەم لە ڕێگەی قایمقامێتەوە تەواوی زانیارەکان ئەگوازرێنەوە و ئەوانش لە ڕێگەی وەزارەتی ناوخۆوە تەواوی زانیارەکان ئەگەنە دەستیان لە هەم لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە هەمیشان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئیدانەی ئەو تۆپبارانە کراوە جگە لە زەرەری گیانی و مادی بەر هاوڵاتیانی ئێمە نەبێت، هیچ سوودێک بۆ ئێران نابێت لەم ئەنجامی ئەو تۆپبارانێکەوە ئەو ئەیکات. زۆر باشە کاک ئەحسان، وەکو لە هەواڵەکانیشدا هاتبوو چەند قوتابخانەیەک ئێستا چۆڵ کراون، قوتابەکان لەوێ نین لە ترسی ئەو تۆپبارانانە. ئێوە هەوڵ دەدەن چۆن ئەو قوتابیانە بۆی ساڵەکەیان نەفۆتیە خوێندنیان نەفۆتیە چیان لێکەن دەیان بنە کوێ گەرم تۆپبارانە هەروە بەردەوام بێ؟ بەداخەوە بۆی ئەو تۆپبارانە دروست بە دوو قوتابخانە داخراون، هەم قوتابخانەی بنی ڕشکن هەم قوتابخانەی گوندی بێواز کە نزیکەی 30 قوتابی لەم دوو قوتابخانە نادا ئەخوێنن. بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی پەروەردەی سۆران لە سەرهێڵین بۆ ئەوی بتانین میکانیزمێک بدۆزینەوە بۆی خوێندنی ئەم قوتابیانە بە فیرۆ نەڕوات. ئەگەر بم شێوێ بەردەوام بی ناچارین لە سیدەکە شوێنی ئەم قوتابیانەش بکەینەوە، بەڵام چاوەڕوانین ئایا ئەم تۆپبارانە تاکەی بەردەوام بێت، ئایا تا کەی بارودۆخی ژیانی هاوڵاتیان لەم سنووران لەژێر تۆپباران ئەبێت. بەڵێ لە ڕێگەی پەروەردەی سۆرانەوە میکانیزمێکە دۆزدێتەوە بۆ ئەوەی خوێندنی ئەم قوتابیانەش بە فیرۆ نەڕوات ئەم ساڵ. زۆر باشە، زۆر بەڕێزی ئەحسان چەلەبی بەڕێوەبەری شارەدەی سیدەکان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سوپاس بۆ ئێوە، شەوتان باش.